بەڵێ ئەگەر تاوەکو ئێستا هەبوونی چەک لە هەر ماڵێک ئامڕازێک بوو بێت بۆ خۆپارێزیکردن و پاراستنی نیشتیمان و پارێزگاریکردن لە هەر ڕووداوێکی نەخوازرا و لە هەمان کاتیشە دەرفەت بووە بۆ ئەوەی کە توندوتیژی زیاتر ببێت و خوا نەخواستە ئەگەر حاڵەتێکیش هاتە پێشەوە ئەوە لە ڕێی دەرەوەی یاسا کێشەکان بە چەک یەکلایی کراوەتەوە بۆی کە ئەم ڕووداوانە ڕوو نەدەن بێگومان ساڵێکی ڕێک بەسەرەوە تێ ئەپەڕێت یاخود لە ساڵی پار بوو لە 21 تەمووز دوا مۆڵەت بوو کە ئەو هاوڵاتیانی کە چەکیان هەیە بچن چەکەکانیان تۆمەر بکەن و تاوەکو ئێستا وەک ئاماژەمان پێکرد و هاوکار مازەر فاروق لە راپۆرتەکەی ئاماژە پێکرد 17,000 چەک تا ئێستا تۆمار کراون. دەمانوێت بزانین تا چەندەمە کاریگەری هەبووە لەسەر ئەوەی کە تاوان کەم ببێتەوە و تاوەکو ئێستا لە چ شوێنێک زۆر زیاتر تاوان ئەنجام دراوە بە چەکی بێمۆڵەت و چەند پرسیارێکی دیکە لەبارەی ئەم بابەتەوە لە مقدم کارزان ئەمیر غەفوری بەڕێوەبەری ڕاگەاندن و پەیوەندیەکان لە بەڕێوەبەراتی گشتی پۆلیسی هەولێرەکەم و بەخێرهاتنتەکەم بەخێر بێت چاوان مەڕێز مقدم پێش هەموو شتێک ئێمە ئاماژەمان بۆ کرد کە لە دوای کە 17,000 پارچە چەک تۆمار کراوە لەو بەروارەوە تاوەکو ئێستا ڕێژەی تاوانەکان ڕێژەی ڕووداوەکان کەمی کردووە ئایا بە دروستی ئەمە هۆکار بوو بۆ ئەوەی کە ڕووداوەکان کەم بێت یان ئاستی هۆشیاری هاوڵاتانیش چۆتە سەر؟ بەڵێ سوپاستان دەکەم. ئێمە دوای ئەو بڕیارەی کە خۆشت باست کرد ڕێزدار سەرۆکی حکومەت دەریسوان بۆ ئەوەی کە خەڵک چەکی ئەوەی چەکی لایە بچ چەکەکانی خۆی لە لای حکومەتەوە پێ بناسێنێ بۆ چەکەکانی خۆیان تۆما بکەن لە هەمان کاتدا بڕیاردرا فەرمانی کردکەوە ئەو شوێنانی کە چەک بە نایاسایی مامەڵە پێ دەکەن و دەیفرۆشن ئەم شوێنانش بە تەواوی داخران ئەمانە هەموو هۆکاری سەرەکین لەبەر ئەوەی ئەمە دەزانین کەوا نەبوونی چەک لەدەست هاوڵاتیان و بە نایاسایی دەبێتە ئەوەی کەوا خەڵک زیاتر پەنا بە باوکو لە راپۆرتەکەش بینیمە پەنا باتە بەر ئامێری تر ینی شەڕکردن یاخود داوان نووسین یاخود ببێتە سەبەبێک ئەوەی کە کەسێک چەکی لا نەبێ کە لە حاڵەتێکە بۆ نمونە لە ناو شەقام دەڕوا کە حاڵەتێکی توش دەبێ ئەگەر چەکی لا نەبێ لەوانێ شەڕەکە وەکو ئەمان بینی جاران بەدەست بێ پەنا نەباتە بەرچەک ئەمانە زیانی کەمتر لێکەوێتەوە کێشەی کەمتر لێ دەکەوێتەوە. بە خۆشحاڵیەوە ئەم ماوەی کە ساڵەکە تەواو بوو بینیمان کەەوە ڕێژەکانی کوشتن ڕێژەکانی تەقەکردن ڕێژەکانی خۆکوشتن ڕێژەکانی هەرەشەکردن بەچەک بە شێوەیەکی بەرچاو و دڵخۆشکەرانە لە گشت هەرێمی کوردستان کەمیان کرد ئەمەش ئاماژە بۆ دەکاتن کەوا ئەم فەرمانە فەرمانێکی دروست و 100% بوو هاوڵاتیانیش گوێڕایەلی فەرمانەکان بوون هاوڵاتیانیش گوێڕایەلی ڕێنمایی ئەمنیەک ڕێنماییەکان بوون کە لە دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان دەردەچوو. زۆر چاکە کاتە بۆ سەلس ئەنجامدان و ئاسانتربوونی جێبەجێکردنی ئەم بڕیارە چەند بنکە لە هەرێمی کوردستان دانرا بۆی کە خەڵک بێت و لەوێ چەکەکانیان تۆمار بکەن و لە چ ناوچەیەکیش زیاترین چەکی بێمۆڵەت تۆمار کرا؟ بەڵێ ئێمە ئاگادار بوون لە سەرەتادا چل بنکە بوو دواتر ئەم چل بنکەیە زیادکە لەبەر ئێمە بنکەی ئاگریمان هەبوو بنکەی چەکی ئاگریمان هەبوو بنکەی چەکی جەنجیمان هەبوو چل بنکە بوو دوایە ئەم چلە لەگەر ئەم جەنجانێکە کۆیکەیتەوە لە کۆتاییدا گەشتە نزیکی 89 بنکە بوو ئەم بنکانە لە گشت هەرێمی کوردستان بوونیان هەبوو لە گشت شار و شارچوەکان و ئیدارە سەربەخۆکانی هەرێم وەکووتمان زیاتر لە 17,000 چەک پارچە چەک تۆمار کرا. باشە چ ناوچەیەک لە نێوان ئەم 90 بنکەیە زیاترین چەکی بێمۆڵەتی لە زیاترین لە سنووری پارێزگای دهۆک زیاترین چەک خەڵک چوو تۆماری کرد بەڵام ئەگەر بین بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان خەڵکەکی زۆر ئیستیجابەی هەبوو لەگەر ئەم فەرمانە و هاتن چەکەکانی خۆیان پێناسە کرد. ئەمەش دەمێ ئیشارەت بە خاڵێکی تریش بکەم کە باسی ئەوەمان کرد وتمان ڕووداوەکان کەمتر بوونەتەوە لەبەروەی پێشتر من بۆ نمونە چەکێکم هەیە نایاساییە جاچ دەمانچە بێ کلاشینکۆڤ بێ کە لەلام بوو بە نایاسایی هاوڕەیەکم دۆستێکم کە داوای دەکرد ئەم داپێی یان ئاهەنگێکی هەبوو بە حکمی برادایەتی و عیلاقاتی کۆمەڵایەتی کاتە باون پرسیارەکەم وا لێ بکەم هەر کەسێک کە مۆڵەتی بۆ چەکەکەی وەرئەگرت تەنیا خۆی بۆی هەبوو هەڵگری چەکەکە بێت هەندێک جار وەکو جەنابەت ئاماژەی پێکەی ڕەنگێ باوکێک هەی بوو بێت کوڕەکەی هەڵی گرت بێت هەر هەمان مۆڵەت بۆ کوڕەکەشی بەکارهێنراوە ئەبێ؟ ئێمە
وەکو باسم کرد پێشووتر ئەبوو مەسەلەن من هاوڕێیەکەم چەچیلایە پێویستم پێبوو جام تاوانێکم ئەنجامدا بە هەڕەشەیەکم کردبە ئەچم لە هاوڕێکم داوا کرد ئەم چەکە ڕۆژێک ئیشم پێەتی بۆ دەگەڕێنمەوە جا ئەم کەسەی هاوڕێیەکەم نێزانێ من ئەم چەکە بۆ چمە بەستێک بۆ چ مەرامێک بەکاری دەهێنم ڕەنگە پێی بدابام بچوبام دواتر تاوانێکم پێ ئەنجامدا بە بەڵام لە کاتی ئێستادا هەر کەسێک کە سەچی تۆمارکراوی هەیە لەلایەن حکوومەتەوە پێناسەی بۆ کراوە فۆرمێکی هەیە کە ئەمە هەر تاوانێک هەر شتێک بەم چەکە بکرێ ئەمە خاوەن چەکەکەش یەکەم کەس خاوەن چەکەکە بەحاسەبە ئەکرێ بەرامبەر یاسا ڕێکاری یاسایی بەرامبەر دەگیرێت کەواتە چەکی بۆ مۆڵەت ئەو کەسەی کە هەڵی ئەگرێت ئەو کەسەی کە دەستا و دەستی پێ دەکات ئەمەی تیجارەتی پێ دەکات هەر هەمویان لێک کەیسا بێکەوە ڕوبەڕووی سزا دەبنەوە باشە باسی ئەو چەکانت کرد کە چەکی ئاگرینن کاتە ئەم بڕیارە کام جۆرە چەکانە ئەگرێتەوە و هەبووە خەڵکێک بێت داوای مۆڵەتی چەکی ئاگریم کات و چەکی قرس ئەمە فەرمانەکەی ڕێزدار سەرۆج و حکومەت دوو بابەت بوو بابەتێکیان تۆمارکردنی چەکی ئاگریم بوو دووەمیان بابەتی ڕادەستکردنی چەکی جەنگی بوو لەبەر ئێمە دەزانین دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە چاوکراوان خۆشتان هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش ڕۆژانە لە میدیاکان لە کەناڵەکانی ڕاگەاندن لە سۆشیال میدیا لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئاگادارن کە هەر تاوانێک ئەنجام دەدرێت لە هەر شوێنێکی هەرێمی کوردستان بە کورتترین ماوە تۆمەتباران تاوانباران ڕوبەڕووی سزا دەکرێنەوە دەستیان بەسەردا دەجرێت دەستگیر دەکرێت لە هەر شوێنێکی هەرێمی کوردستان و لە دەروی هەرێمی کوردستان بن لە پارێزگاکانی عێراق بن ئەمە بە هەماهەنگی لە نێوانمان دەستگیر دەکرێت بۆیە ئێمە دڵنیایان دەکەینەوە نە پێویستیان بە چەکە لەلایەن هەبێ بە نایاسایی ئێمە یاسایەکمان هەیە ئەڵێن هەر کەسێک چەکێ نایاسایی لایە بچیت بەلایەن حکوومەتەوە بیناسێنێ ئێستاش ئەم ماوەیە کە ساڵەکە تەواو بوو 6 ڕۆژیان بۆ درێژ کرایەوە دوای تەوابوونی ئەم 6 ڕۆژەش ئێستاش دەرفەت بە هاوڵاتیان درراوە ئەوانی چەچیان لایە و تا ئێستا تۆماریان نەکردووە دەتوانن بچن لە ڕێگای بەڕێوەبەرایەتی کاروباری ناوەخۆ لە پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان دەرفەتیان هەیە بەپێی یاسای چەک ژمارە 2 ساڵی 2022 دایناوەک ئایا کەسێک مۆڵەت پێدراوە بۆ ئەوەی داوای هەڵگرتنی یان دەستەداری چەک بکات باشە کەواتە ئەو کەسێک کە ناچێ مۆڵەت وەربگرێ بەڵام چەکەکەی دەستی بەسەرا ئەگیرێت چ سزایەکی بۆ دیاریکراوە سزاکان بە سزای مادین یاخود زیندانیکردن و بەندکردنیشی تایە ئێمە لە یاسای چەک ژمارە 2 ساڵی 2022 ئەمانەی هەموو بە تەواوی بەشی کردوتەوە هەمووی بە جوانی داڕشتووە کەوە هەر کەسێک لە مادەی 15 بۆ نمونە ئیشارەتی پێدراوە دەڵێ هەر کەسێک چەکی نایاسایی هەڵبگرێ دەستەداری بکات بیکڕێ بیفرۆشێ بە نایاسایی بێ ئەمە زیندانیکردن لە نێوان ساڵێک بۆ 3 ساڵە پێبژاردنیش لە نێوان 2 ملیۆن دیناری عراقی تاکوت 5 ملیۆن دیناری عراقیە ئەمە بەنسبەت ئەو کەسانی کە چەکەکانیان پێ و نایاسایین بەڵام لە خاڵ لە مادەی 13 لە هەمان یاسادا بە جوانی شی کردوتەوە ئەمە بای باسمان کرد تەنها بۆ ئەو کەسانەیە کە چەکیان لە دەست ئەگیرێ بەڵام لە مادەی 13 بە تەواوی شی کردوتەوە کەوا ئەو کەسانەی کە بازرگانی بە چەکی بە چەک دەکەن چەکەکە ئاگرین بێ لە نێوان کەمتر لە 10 ساڵ زیندانی دەکرێت یعنی ناگاتە 10 ساڵ بەڵام جار هەیە ئەگاتە 10 ساڵ ئەگەر چەکەکەی جەنجی بێ ئەگەر چەکەکەی جەنجی بێ لە 10 ساڵ کەمتر نییە زیاترە ئەگەر ئەمە تیجارەتی پێوە بکە بەڵام لە هەردوو حاڵەتدا چەکی ئاگرین و چەکی جەنجی ئەگەر تیجارەتی پێکرا بە مەبەستێکی تیرۆریستی بەکارهات ئەمە زیندانیەکە ئەبێتە تا هەتایی و تا سێدارەدانیش دەڕوە زۆر باشە ئەمیت مقدم کارزان ببوورە ئەو پرسیاری کە زۆر گرنگە ئەوە ئێستا یەکێک گەڵێ من چەکەکەمم مۆڵەتم بۆ وەرگرتو و چەکێکی یاساییە ئێستا لە لامە تا چەنێ ئەم مۆڵەتە کاری پێ ئەکرێت ئایا نوێکردنەوەی هەیە ماوەیەکی دیاریکراوی هەیە چۆنە ئەم مۆڵەتە بەکو باسم کرد لە ناوی یاساکە ئەمەی داڕشتووە کە تۆ مەسەرەن ئێستا بۆ نمونە بابێڵێ بۆ ئەوەی هاوڵاتیانی هەرێمی کوردستان حاڵی بن بە تەواوی لە بابەتەکە کەسێکمان هەیە چەکێکی نایاسایی پێەیە پێشتر تۆماری کردووە فۆرمێکی لەلایە تۆمارکردنەکە باشە ئەمە فۆرمەکەی فەرمیە بەڵام ئەم فۆرمە دەلالەت وەی ناکە کە ئەم کەسە ڕێگە پێدراوە چەکەڵگرێ لەبەرەوەی جارێ ڕێگەی پێ نەدراوە ئەم فۆرمەی کەلایەتی تەنها فۆرمی تۆمارکردنە
چەکەکەی تۆمار کردووە کەسانیشمان هەیە ئەو کاتە تۆماریان نەکرد ئێستا دەرفەتیان هەیە بچن داوای هەڵگرتن یاخود لەبەر ئێمە دوو زۆرە مۆڵەتمان هەیە دەستەداری هەڵگرتن دەستەداری ئەوێت چەکەکەی لە ماڵەوە دەبێت هەڵگرتنیش ئەوەیە حەمل سلاح ئەتوانی پێبێ هەر کاتێک لە مەفرزەیەکی ئەمنی لە هەر شوێنێک لە بازگەیەک لێ پرسیینەوەی لەگەڵ کرا کە ناسنامەکەی دەرێنێ ناسنامەکەی نووسرا ناسنامەی هەڵگرتنی چەک کە لە دەستی بگیرێت ئەمە ئەو کەسە وتمان باسمان کرد فۆرمێکی هەیە ئەم فۆرمە دەلالەت لەوە ناکا کە ئەم کەسە دەتوانێت چەک هەڵگرێ لەبەروەی دەبێت بوەستێ تاکو بڕیاری کۆتایی چۆنە ئێمە کۆمەڵگەیەکمان هەیە کۆمەڵگەیەک بڕیاری بۆ دەرچووە کۆمەڵگەیەکی فراوان لە هەرێمی کوردستان لە گشت شارەکان و ئیدارە سەربەخۆکان دروست دەکرێت ئەم کۆمەڵگەیە هەموو بابەتی تۆمارکردن کڕین فرۆشتن چاکردنی چەک لە خۆی دەگرێت کەواتە هەر شتێک تایبەت بێ بە چەک لەناو ئەو کۆمەڵگەیە ناچێتە دەرەوە باشە کەواتە مەبەستم لە فۆرمەکە نییە ئەگەر هاتوو چۆنەڵێت کارتێکی بۆ کرا کە هەڵگری ئەم چەکە بێت ئەم کارتە تا چەندێک کارەکات ماوەی ساڵێکە دو ساڵە داران ساڵێک کراوە بە دو ساڵ دوای دو ساڵەکە ئەبێ بچێت داوای مۆڵەتی نوێکردنەوەی مۆڵەتی هەڵگرتنی چەک بکات دیسانەوە هەمان پرسیار و هەمان ئیجراعاتی یەکەم جار چۆنی کردووە لەبەروێ ئێمە کە کەسێک دێ هەر لە چەند ساڵێکیش پێش ئێستا پێش دەرچوونی ئەم فەرمان و بڕیارانە هەر کەسێک داوای چەکی کرد بە ئەبایە پاساوێکی هەبێ بۆ نمونە من دەچم داوای هەڵگرتنی چەک دەکەم پاساوەکەم چییە پاساوەکەم ئەوەیە من مەسەرەن با بڵێم من سەرمایەکی زۆرم هەیە ڕۆژانە بەم سەرمایە هاتوو چۆ دەکەم سەرمایەکەم داهاتێکی زۆرم هەیە لەوانەیە لە دەرەوەی هەرێمی کوردستان بێ کە دەچم و دەگەڕێمەوە بە شەو دەگەڕێمەوە کەواتە من ئەو کاتە پێویستم ببێ چەکێکم لابێ لێژنەکە بڕیاریدا ئەم کەسە شیاوە بۆی چەک هەڵگری یاننا شیاوە بۆی پێبدرری یاننا باشە جەناب دەستا ئاماژەت بۆ کرد هەندێکیان هەیە بۆ دەستەداریە و هەندێکیشیان هەیە بۆ هەڵگرتنە کامانن کە بۆ دەستەداری و کامانەیە بۆ هەڵگرتنە ئەوانەی کە دەستەدارین هێزە ئاسایشەکان باڵی ئاساشی ناوخۆ و پێشمەرگە ئەوانە ئەگرێتەوە ئەگەر ئەوان ئەگرێتەوە تەنیا بۆیان هەیە چەکەکە لە شوێنی دەوام بەکاربێنی یا ئەتوانن بیشیبن بۆ ماڵەوە بەڵێ نەخێر ئێمە وەکو دەزگاکانی ئەمنی لە هەرێمی کوردستان پێویستمان بۆ نییە بە مۆڵەت وەریگرین ئێمە پێویستمان بۆ نیە لەبەر ئێمە کە کەسی سەربازین داوای مۆڵەت ناکەین بۆ ئەوەی چەک هەرگرین ئێمە سەربا یەکێکین سەر بێ وەزارەتی تایبەتین وەزارەت ناوخۆبی وەزارەت پێشمەرگە بێت دەستگاکانی ئاسایش بێ ئێمە پێویستمان بە مۆڵەت وەرگرتن نییە بۆ ئەوەی چەک هەڵگرین بەڵام ئەو کەسانی کە داوای مۆڵەتی دەستەداری و هەڵگرتن دەکەن ئەوانە کەسانی شارستانی کەسانی دوورن لە سەربازی نین ئێمەش لەسەر بڕیارەکە دەمێ بە کوردی ئەوەشتان بۆ باسکەم لە دوای دەرچوونی فەرمانەکە ئێستا وەکو دەستگاکانی پۆلیس من باسی دەکەم لەلایەن ڕێزدار وەزیری ناوخۆ بەڕێوەبەری گشتی پۆلیسی هەرێمەوە بەرنامەیەکی تەواو دانراوە کەوا جبەخانە لە تەواوی بەڕێوەبەرایەتیەکانی پۆلیس بەڕێوەبەرایەتی گشتیەکان بەڕێوەبەرایەتیەکان بنکەکانی پۆلیس هەموو دەستگایەکی ئەمنی کە تایبەتە بە پۆلیس لە هەرێمی کوردستان جبەخانەی تەواوی بۆ دروست بکرێ بە پێی ئەم ڕێنماییانی کە جبەخانە دەبێ بوونی هەبێ کەواتە هەر کارمەندێکی پۆلیس دوای تەوابوونی ئەرکەکەی مەرجە دەبێت چەکەکەی لە شوێنی ئەرکەکەی خۆی بەجێ بێڵێ تا ئەو کاتی دەگەڕێتەوە ئەرک بۆ ئەوەی خۆمان دەزانین زۆر کەسمان هەیە لە کارمەندانی پۆلی دوای تەوابوونی ئەرکەکەی لەوانەیە شوێنی حەوانەوەی شوێنی مانەوەی بچوک بێ جێگەیەکی پارێزراوی نەبێ بۆ ئەوەی چەکەکەی لێ پارێزێ دەمەوێت دوا پرسیارم بەم شێوەیە بێت ئەزانین لە پارێزگاکانی باشووری عێراق ئەگەر لە نێوان عشیرەتەکان و عشارەکان کە شەڕ دروستە بێت بە چەکی جەنگیش شەڕ ئەکەن ئەو حاڵەتانە لە هەرێمی کوردستان هەبووە لە بینی دوو بنەماڵە شەڕ ببێت و بە چەکی قورس شەڕ بکەن یاخود ئەم حاڵەتانە لە هەرێمی کوردستان نیە ئێمە لە هەرێمی کوردستان ئەم حاڵەتەمان ئەگەر هەش بێ زۆر کەمە و دەگمەنە یعنی ئەم حاڵەتانە ڕۆژانە نییە لەوانەیە حاڵەتێک ڕووبدا بگاتە ئەو ئاستەی کە ئەم چەکە بەکاربێ بەڵام سوپاس بۆخوا لەم دواییەدا دوای دەرچوونی ئەم فەرمان و ئەم بڕیارانەی ڕێزدار سەرۆکی حکوومەت و وەزارەتی ناوەخۆ ئەم بڕیارانەیە یەکجار بمبڕبووین لە هەرێمی کوردستان و خەڵکانی ئێمە هەرێمی کوردستان بە سوپاسەوە دەتوانین بڵێن تەواو هاریکارن لەگە دەستگا ئەمریکانی حکوومەتی هەرێمی کوردستان و بەرەو داواکاریەکان و بەرەو فەرمانەکان و بڕیارەکانی وەزارەتی حکوومەتی هەرێمی وەزارەت ناوەخۆ دێن و لێرەوە دەتوانین زۆر سپاسێکی بێپایانیان کرد لەبەروەی
گوێڕایەلی هەر بڕیارێکن کەوا لەلایەن حکوومەت هەرێمی کوردستانەوە دەردەچێت. زۆر چاکە سپاس دەکەین مقدم کارزان ئەمیر غەفوری بەڕێوەبەری ڕاگەیاندن و پەیوەندیەکان لە بەڕێبەراتی گشتی پۆلیسی هەرێم لەگەڵمان بوویت. دەستخۆش کوردستان هەر ئاوادان بێ و دەستیەوەش خۆش بێت. زۆر سپاس.